سەڵتەنەی عوسمانی هاتن گوتیان سوڵتان دەلێ هەردووی بگەڕێەوە. هەستا چوە جارێکی دیکە بۆ خاتریوان ڕۆی بە مۆکبەکی گەورە چوە ئەستەمبول مزەفتەکەی بەجێ هێشت لە بۆ تەولیەی کردت لە بۆ کوڕی شێخ محەممەد. ئەو دوکاندارانە هەر هەموو لێ نوێژی دەکات. ئەمەوە 30 ساڵە لێرەمە بەردەوام لێرە نوێژی لێ دەکەین. ئەو دوکاندارانە هەموو نوێژی دەکات. زۆر پاک و خاوێنیشە مزگەوتەکە. قەناعەتە بێگەبرێم لە شاری هەولێرەوە تاکە مزگەوتە لۆ خاوێنی و پاچی. ئیمارێشێک مزەفەریە ئەوان نوێژەنیان کردەوە لەسەر شێوازێکی جوان. مێژووی مزگەوت لە خاچی کورد سێشەممە کاتژمێرنەوە.